سەروەر سلێمان مەجید کەریم ناسراو بە سەروەری مام سلێمان لە ساڵی 1993 لە شارە زوور لەدایک بووە. ئێستا لە سلێمانی نیشتەجێیە. پیشەی کارگەڕی بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشینە. لە ساڵی 2005ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس لە زانکۆی سلێمانی بەشی پەروەردەی کیمیا لە ساڵی 2019. دیپلۆمی باڵا لە زانستی کیمیا لە زانکۆی چەرموو لە ساڵی 2024. بڕوانامەی نێودەوڵەتی لە بواری پێگەاندنی سەرکردە لە وڵاتی تورکیا لە ساڵی 2022. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. 1. کارگەری بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی 2019 تا ساڵی 2024. 2. بەرپرسی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2020 تا ساڵی 2022. 3. بەرپرسی بەشی پەروەردەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2023 تا ئێستاش بەردەوامە. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تیاندا کردووە. 1. وەک نوێنەری گەنجانی کورد بەشداری کردووە لە کۆنگرەی زانانی موسڵمان بۆ سەرخستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری ئەستەمبول لە وڵاتی تورکیا لە ساڵی 2022. 2. بەشداری کردووە لە خولی بەرەو پێشبردننی کاری خێرخوازی کوردستان لە ڕێکخراوی CDO لە ساڵی 2023. 3. بەشداری کردووە لە کۆڕبەندی گوتاری ئیسلامی لە ڕێکخراوی هاوسانی لە هەولێر لە ساڵی 2022. 4. خاوەنی چەندین سەنەدی شەرعیە لە زانستە ئیسلامیەکان. شارەزایی و لێهاتووی هێلە. 1. شارەزا لە زانستەکانی کیمیا، کشت و کاڵ، ژینگە. 2. کاری ڕێکخراوەیی. 3. کاری خێرخوازی. 4. بەڕێوەبردن و کارژێڕی. 5. وتاربێژی. 6. ڕۆژنامەنووسی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری، نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی و کۆڕ و وانەوتنەوە. 1. وەک مامۆستا بەشداری کردووە لە خولی پێگەاندنی کادیرانی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2023. 2. پێشکەشکردنی دەیان سیمیناری زانستی و پەروەردەیی لە شارە جیاوازەکانی کوردستان. 3. نوێنەری دەستگای خێرخوازی بەخشین بووە بۆ بەهاناوەچوونی زیان لێکەوتوانی بوومەلەرزە لە باکوور و ڕۆژاوای کوردستان لە ساڵی 2023. 4. مامۆستا و سەرپەرشتیاری خولی پێگەاندنی 1000 منداڵی بێباوک لە هەرێمی کوردستان. 5. ئامادەکردن و پێشکەشکردنی زیاتر لە 100 بەرنامە لە کەناڵی ئاسمانی بانگەواز. 6. سەرۆکی گروپی فێرخوازانی ناڕازی بۆ داکۆکیکردن لە مافەکانی قوتابیانی زانکۆ لە ساڵی 2016 تا ساڵی 2019. 7. نوێنەر و بەڕێوەبەری پرۆژەکانی میهادی قورئان و میهادی ئەقسا. 8. سەرپەرشتیار و کارژێڕی پرۆژەکانی پڕشنگی فەرموودە و قورئان بەهاری دڵانە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. لە ئیشپێدان بە ئێمەی گەنج مەترسن، خەمی هەژاران و پاراستنی بەها باڵاکان ئیشی خۆمانە.